سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. من ئەمیر لەگەڵ هاوکارم گوڵناز لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر لە زانست و خەبات. بەرنامەی زانست و خەبات باس لە مێژووی خەباتی بێبەشان و ژێردەستان لە شوێنە جۆراوجۆرەکانی گوێزەوی دەکات و هەروەها لە نووسراوە و ڕێنونەکانی ڕێبەرانی ئەو جوڵانەوە کەڵک وەردەگرێت و ئێمەش بە ئاماژە بە خاڵە گرینگەکانی ئەو خەبات و تێکۆشانە هەوڵ دەدەین تاوتۆی بکەین و خاڵە وەرچەرخانەکانی باسبین تاوەک ئەزمونێک بیخینە بەردەست ئێوەی خۆشەویست و ببێتە هێما و ڕێنیشاندەر بۆ خەبات و بەرخۆدانی کرێکاران و زەحمەتکێشان لە ئێران و کوردستان. لەلایەن منیشەوە سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ بەرنامەی ئەم هەفتەی زانست و خەبات نووسراوەیەکی لێنین لە ژێرناوی مارکسیزم و ڕفەرمخوازیتان بۆ دەخوێنینەوە کە لە سایتی ناوەندی کۆمۆن وەرگیراوە و وەرگێرانەکەیکی لەلایەن کارزان عەزیزەوە. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت. مارکسیزم و ڕفۆرمخوازی جیاواز لە ئانارشیستەکان مارکسیستەکان خەبات بۆ ڕفۆرمیش دەکەن بە مانای خەباتکردن بۆ ئەو ئامرازانەی کە هەلومەرجی ژیانی خەڵکانی کرێکار باشتر دەکەن، بەڵام بێ ئەوەی ئامانجەکەیان لە ڕفۆرمدا بریتی بێ لە ڕۆخاندنی دەسەڵاتی چینی باڵادە. هەرچەندە و لە هەمان کاتیشدا مارکسیستەکان خەباتێکی لێبڕاوانە دەکەن دژ بەو ڕفۆرمخوازانەی کە بە شێوەی ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ ئامانج و چالاکی خەباتی کرێکاران سنووردار دەکەن تەنیا بە بەدەستهێنان و دەستڕاگەیشتن بەو ڕفۆرم و چاکسازیانە و بەس. ڕفۆرم بریتیە لە فریودانی کرێکاران لەلایەن بۆژوازیەوە، فریودانی ئەو کرێکارانە بەوەی کە بە تەنیژ هەندێک دەستکەوتی تاکە کەسیەوە هەر وەکو کۆیلەی کرێ بمێننەوە لەبەر ئەوەی هێمنی سەرمایە لە ڕێگەی ڕفۆرمەوە لە ناو نەچێت و مانەوەی کاری بەکرێژ پەیوەستە بە مانەوەی سەرمایەوە. بورژوازی لیبرال بە دەستێکی ڕفۆرم دەدات بە کرێکاران و هەمیشەش بە دەستێکی دیکە لێیانی وەردەگرێتەوە، کورتی دەکاتەوە بۆ هیچ. ڕفۆرمەکان دەکات بە کەرەستەی کۆیلەکردنی کرێکاران، دەیان کات بە هۆکاری دابەشبوونی کرێکاران بەسەر گروپی جیاجیادا و پەرتەوازەیان دەکات، هەروەها لەو ڕێگەیەوە بردەوامی دەدات بە کۆیلایەتی بۆ کرێی کار. هەر بەم هۆیشەوەیە کە بورژوازی ڕفۆرم لە واقعی ڕاستەقینەی خۆیدا دەکات بە کەرەستە و ئامراز بۆ گەندەڵکردن و لاوازکردنی کرێکاران. ئەزمموی هەموو وڵاتان ئەوەمان پیشان دەدات کاتێک کرێکاران متمانەی خۆیان دەدەن بە ڕفۆرمخوازەکان ئاوا ڕێگەیان دەدەن خۆڵ بکرێتە چاویان و ڕاستیەکان نەبینن. بە پێچەوانەی شەو ئەو کرێکارانەی کە پڕچەکان بە تێوەری مارکسی ئەوەیان بۆ دەرکەوتووە کە تاکو و حکمی سەرمایە هەبێت کۆیلایەتی بۆ کاری کرێگرت و دەمێنێت و هەروەها بە ڕفۆرمی بۆژوازی نەخڵەتێنرێن. ئەو کرێکارانە لەوەی شتێگەیشتون تاکو و سەرمایەداری بوونی هەبێت ڕفۆرم دەمێنێت و کاریگەریشی دەبێت. خەبات دەکەن بۆ باشترکردنی هەلومەرجی ژیانیان و دەیکەن بە ئامرازی بەهێزکردنی خەباتەکەیان دژ بە کۆیلایەتی لە پێناو کرێی کاردا. ڕفۆرمخوازەکان لە ڕێگەی دەستکەوتی بچووکی ناپەیوەستەوە هەوڵی ئەوە دەدەن کە کرێکاران پەرتەوازە و دابەش بکەن و فریویان بدەن لە ڕاستای خەباتی چینایەتیدا، بەڵام کرێکاران لە ڕێگای بینینی هەڵەبوونی ڕفۆرمەوە ڕفۆرم بەکاردەهێنن تەنیا بۆ برنەپێش و فراوانترکردنی خەباتی چینایەتی. تاکو و کاریگەری ڕفۆرم لە ناو کرێکاراندا بەهێز بێت کرێکاران لاوااستر دەبن، تاکو و پشتبەستن بە بورژوازی گەورەتر بێت ئاسانترە بۆ بورژوازی لە ڕێگەی داوی جۆراوجۆرەوە ڕفۆرمەکانیشی هەڵوەشێنیتەوە. لە بەرامبەریشیدا تاکو و بزوتنەوەی چینی کرێکار سربەخۆتر بێت لە بورژوازی ئامانجەکانیان قوڵتر و فراوانتر دەبێت و هەروەها ئازارتر دەبن لە بەرتەسکی ڕفۆرمخوازان و کرێکاران ئاسانتر دەتوانن بگەن بە دەستکەوتەکانیان. لە هەموو وڵاتاندا ڕفۆرمخوازان بوونیان هەیە. بە هەر چەشنێک بێت بورژوازی لە هەموو شوێنێک بە دوای ئەوەیە کە کرێکاران گەندەڵ بکات و بیان کات بە کۆیلەی قایل و ڕازیان بکات، دەستبەرداری هەموو بیرکردنەوەیەک بن سەبارەت بە ڕەگ و ڕیشەکردنی خودی کۆیلایەتی خۆی.
لە رووسیەدا ڕێفۆرمخوازەکان بریتین لەوانەی کە بەهێزکرانی دامەزراوەکان و ئەوانن کە تەسلیمی دەستگاکان دەبن، ئەوانن کە دەستبەرداری ڕابردوو بوون و هەوڵیان پوچەڵکردنەوەی خەونەکانی کرێکارانە لە ڕێگەی حیزبێکی نێو کراوە و یاساییەوە. ماوەیەک پێش ئێستا ئەو ڕێفۆرمیستانەی پێتەرسبۆرگ لەلایەن پرەفداوە ناچارکران بەرگری لە خۆیان بکەن بەرامبەر بەوەی کە بە ڕێفۆرم تاوانبار کراون لەلایەن ئێمەوە. پێویستە لێرەدا ئارگۆمینتەکانیان بە شێوەیەکی ورچی بکرێنەوە تاکو بتوانرێت لەو ڕێگەیەوە پرسیارێکی زەیدا گرنگ ڕوون بکرێتەوە. کارگەر و کەسانی فەرمی پێتەرسبۆرگ گوتیان ئەوان ڕێفۆرم خواز نین بەو بەهانانەی کە ئەوان نەیانوتووە ڕێفۆرم هەموو شتێکە و ئامانجی کۆتاییش هیچ نییە، بەڵکوی ئەمە قسەمان لەسەر بەردەوامیەتی بزوتنەوەکە کردووە بە ئاراستەی دووە ئامانجدا. باسمان لە بەرەو پێشچوون کردووە لە ڕێگەی خەبات بۆ ڕێفۆرم بۆ گەیشتن بە ئامانجی تەواوەتی. با ئێستا ئەوە بخەینە ڕوو کە چۆن ئەم بەرگریە دەتوانێت لەگەڵ ڕاستی و فاکتەکاندا بێتەوە. ڕاستی یەکەم سێدۆڤ کە یەکێکە لەوان بە کۆکردنەوە و کورتکردنەوەی وتەکانی هەموو ئەوانی تر لە سێ ئەرکە مارکسیسەکەدا وتی چیتر دوان لەو ئەرکانە گونجاو نین بۆ وروژاندنی سیاسی و ئاژیتاسۆنەکان. سێدۆڤ پارێزگاری کرد لە 8 کاتژمێر کارکردن لە ڕۆژێکدا کە بە شێوە تێوەریەکەی ئەم داواکاریە ڕێفۆرمە. سیدۆڤ ئەو شتانەی سڕیەوە یان دەستکاری کردن کە زیاتر بوون لە ڕێفۆرم. دەرەنجام سیدۆڤ کەوتە داوی هەلپەرستی ڕاستڕەویەوە، ئەویش بەو سیاسەتەی کە لە فۆرمولەکەدا بەم شێوەیە گوزارشتی لێکرد. دووە ئامانج هیچ نییە، کاتێک دووە ئامانج تەنانەت پەیوەست بە دموکراسیشەوە زیاتر و زیاتر لە بانگەشە و ڕوژانی سیاسیمان دەخرێتە لاوە، ئاوا دەبێتە ڕێفۆرمگەرایی. ڕاستی دووەم ڕاپەڕینەکانی هەمان ڕێفۆرمخوازان کۆنفرانسی دیاری ئۆگۆستی پارساڵیش بە هەمان شێوە هەستان بە دوورخستنەوەی داواکاریە ناڕێفۆرمخوازانەکان لە دڵی ئەو بانگەشەی ئێمە دەمان کرد کە دەبوو لە جیاتی ئەوە نزیکتریان بکردایەتەوە. ڕاستی سێهەم بە نەکۆڵیکردن و پوچەڵکردنەوەی ئەوەی پێشتر و کۆنە و خۆدابڕان لەی ڕاپەڕینەرەکان خۆیان با ڕێفۆرمخوازیەوە سنووردار کرد. لە دۆخی ئێستادا پەیوەندی نێوان ڕێفۆرمخوازی و بەگژداچوونەوەی سیاسەتە کۆنەکە ڕوونە. ڕاستی چوارم هێندەی بزوتنەوەی ئابوووریانەی کرێکاران زیاتر پەیڕەوی لەو دروشمانە دەکەن کە دەکەوێتە ئەو دیوی سنووری ڕێفۆرمخوازیەوە. هێندەش ئەمە دەبێتە هۆی زیاتر تووڕەیی و هێرشی ئەو ڕێفۆرمخوازانە بۆ سەریە. دەرەنجام چییە؟ بە کورتی وەکو پرەنسیب ئەو کارگێرانە ڕێفۆرمگەرایی ڕەت دەکەنەوە، بەڵام لە ئاستی پراکتیکدا بە درێژایی کارکردنیان بۆی دەگەڕێنەوە. لەلایەکەوە بۆمان دەسەلمێنن کە ڕێفۆرم هەموو شتێک و کۆتایی هەموو شتێک نییە، بەڵام لەلایەکی ترەوە هەر کاتێک مارکسیستەکان ڕێفۆرمخوازی تێدەپەڕێنن ئەوان یەکسەر هێرش دەکەنە سەر و ناڕزایەتی خۆیان لە بەرامبەریدا دەردەبڕن.
لەگەڵ ئەوەشدا چوونە پێشەوەکان لە هەر کەرت و بەشێکی بزوتنەوەی چینی کرێکاردا ئەوە پیشان دەدات کە مارکسیستەکان نەک دوا دەکەون لە ڕێفۆرم بەڵکو لە پێشی پێشەودان لە هەر بەکارهێنانێکی پراکتیکانەی ڕێفۆرمدا و هەروەها شەڕیشی لە پێناو دەکەن. نمونەی هەڵبژاردنەکانی دۆما لە ئاستی کرێکاری وەرگێڕ وتارەکانی نوێنەران و جێگرەکانمان لە ناوەوە و دەرەوەی دۆما ڕێکخراوی بڵاوکراوە و ڕۆژنامەوانی کرێکاران بە سوودبینین لە دەستەبەر یان زمانی ڕێفۆرم و گەورەترین یەکێتی لە بەرچاو بگرە یەکێتی کرێکارانی کانزاکان و هێتت کە هەموو سەلمێنەری ئەو ڕاستیەن لە هەموو شوێنێکدا کرێکارە مارکسیستەکان لە پێشەوەی کارگەرەکاندان لە هەموو خەباتێکدا لە پێناو ڕێفۆرم و سوودبینین لێیان لە چالاکی ڕاستەوخۆ و ڕۆژانە و وژانەوەی سیاسی و کاری ڕێکخراوەییدا. مارکسیستەکان ماندوونە ناسانە کار دەکەن تەنانەت یەک تاکە ئەگەریش لە برنەوە و سوودبینین لە ڕێفۆرم لە دەست نادان و هەروەها سەرکۆنەی ڕێفۆرمیش ناکەن بەڵام داکۆکی و پاڵپشتی لێ دەکەن نەک بیکەن بە ئامانجی خۆیان بە وریاییەوە هەر هەنگاوێکی گەشە پێدەدەن کە دەکەوێتە ئەو دیوی ڕێفۆرمخوازی لا پرۆپاگەندە و ورژانەوەی سیاسی و خەباتی جەماوەری ئابووری و خەباتەکانی دیکەدا. کاگێرەکانیش لە لایەکی ترەوە ئەوانەی کە دەستبەرداری مارکسیزم بوونە لا ڕێگەی هێرشکردنیان بۆ سەرجەستەی مارکسیستی و لا ڕێگەی وێرانکردنی دیسیپلینی مارکسیستانە و داکۆکیکردنیان لە ڕێفۆرمخوازی و هێنانە پێشەوەی سیاسەتێکی لیبراڵە و بۆ کار تەنها کار لە پێناو لە ڕێکخراو داماڵین و پەرتەوازەکردنی بزوتنەوەی چینی کرێکاراندان. سەرباری ئەوەش نابێت ئەو ڕاستیە پشتگوێ بخین کە ڕێفۆرمخوازی لە رووسیا بەیان کراوە و گونجێنراوە لە فۆرمێکی تایبەت و هاوشناس پێکراودا لەگەڵ دۆخی سیاسی هەنووکەی رووسیا و ئوروپا. لە گۆشەنیگای لیبراڵەوە ئەم هاوشناسکردنە ڕەوا و شەرعیە لەبەر ئەوەی لیبراڵ بڕوای بەوە هەیە و دان بەوەشدا دەنێت کە سوپاسی خوددا بکات لەوەی کە ئێستا دەستوریان هەیە. لیبراڵ گزارش لە بەرژەوەندیەکانی بورژوازی دەکات و دان بەوەشدا دەنێت کە لە دوای شۆڕشی 7 ئۆکتۆبرەوە هەر هەنگاوێک بە ئاراستەی دیموکراسیدا لەو دیوە ڕێفۆرمخوازیەوە کارێکی شێتانەیە و تاوان و گوناحە. و ئەوە ئەم بۆچوونە بورژواییانن کە لە پراکتیک و ئەمەلدا پەیڕەویان لێ دەکرێت لەلایەن کارگەرانەوە. ئەوانەی کە بە شێوەیەکی بەردەوام و سیستماتیک ئەم بۆچوونانە وەکو نەشتەرگەری دەهێنە جەستەی رووسیەوە لەسەر کاغەز لە پێناو حیزبی کراوە و خەبات بۆ حیزبی یاسایی. بە دەربڕینێکی تر وەکو هەر لیبراڵێک واز دەدەن بۆ زەرعکردنی دەستوری ئوروپی بۆ رووسیا بەبێ ڕێگا و ڕاستایەکی تایبەت کە لە ڕۆژاوادا بوو بەهۆی جێبەجێکردنی دەستورەکان و بەهێزکردنیان و سەپاندنیان بەسەر چەندین نەوەدا و لە هێندێ دۆخیشدا بەسەر چەندین وڵاتدا. ئەوەی کارڕاپەڕینەرەکان و لیبراڵەکان دایانەوێت بریتە لە هێنانی ئەو دەستورانە بۆ رووسیا بەڵام بێ ئەوەی بیانەوێت بە ڕاشکاوی بیڵێن و دانی پێدا بنێن. بەڕاستی لە ئوروپادا ڕێفۆرم مانای دەستبەرداربوون لە مارکسیزم و جێگرتنەوەی بە سیاسەتی کۆمەڵایەتی بورژوازیە. لە رووسیا و بۆ کارڕاپەڕینەرەکان ڕێفۆرمخوازی بە تەنیا مانای ئەوە نادات بەڵکو لە هەمان کاتیشدا بە مانای تێکشکاندنی ڕێکخراوی مارکسیستی دێت و دەستبەرداربوون لە ئەرکە دموکراسیەکانی چینی کرێکار کە سەرجەم بە مانای جێگرتنەوەیان دێت بە سیاسەتی کاری لیبراڵ. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی زانست و خەبات کە نووسراوەیەکی لەنین بوو لە ژێرناوی مارکسیزم و ڕێفۆرمخوازی وەرگێڕانی لە کارزان عەزیز کە لە سایتی ناوەندی کۆمۆن وەرمانگرت بوو. هیوادارین کە جێگەی سەرنجی ئێوەی خۆشەویستیش بووبێت. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی زانست و خەبات. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ تا بەرنامێکی دیکە و هەفتەیەکی دیکە مەڵاوە.